بەرزانی زۆر عینادانە سواری سەری خۆی بوو نەوەکو ڕەئوف دەنگتاش حرەکەتی کرد و بەشە کوردستانەکەی خۆی بلکێنێ على الأقل لە ڕووی مالی لە ڕووی مەسیرەوە لە ڕووی هەندێک شتەوە بیلکێنە بە تورکیاوە سیستمێک دروست ببێ لە زۆنی زەردا بەڵام بەڕاستی زۆر بە ئیستێحتارەوە پەرلەمانی ئیلغا کردەوە ئەنجا سەیری ئەم چاوبەستکردنەوە ئەم چاو قایمیە شێخ ڕزای تاڵەبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ پێستی چاوی هێند قایمە جاو کورد کاڵێ بەخوا پێستی چاوی زۆر قایمانی بێشەرمە پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی ئەمێنێ تا قیامەت نادڕێ ئەمە ئەوەندە چاو ئەستورن ئەمانە چاویان وها قایم بووە لەم مەسئلەیە لەبەرەوە ئەزانم ئیستیحدارێکی تریش ئەوە بوو دوای ریفراندۆمە فشەکە یعنی ئەوە تەسەورکەن دوای ریفراندۆمە فشەکە لە جاتی اعترافکردن بە واقعەکەی هاتووە شتێکی تری داهێناوە زۆر سەخافەت و حەقارەت وڵا ئەنجومەنی سیاسیان دروست کرد ئەنجومەنی باڵای سیاسەتی کوردستان لە چێ لەو شێرزێباری و لە ئیفلاسەکانی تر لەوانەی دەور بە دەور بینی بیانە لە یەکگرتووی داماویش کە وەکو مختارە درۆزنە بیرتان دێتەوە حیزبی بەعز چۆن مختارەکانیە ترسان ملی مختارێکی گرتووی وەرە بۆمانی ئیمزاکەم کابرایە کە پیاو خراپە بۆی ماڵەکەی بڕوخێنی مختارش لە ترسا ئیمزایەکەی کاک سەلاحیش ئێستا بە هەمان شێوەکو مختارە درۆزنە مۆرەکەی دایمە لەبەر پشتێنەکەی حازر کردووە و خۆی بەیان مسەرنا یا هەر کەسێکی تر یەکسەر یا سەید ئەحمەد مۆرێکی بۆ پارتیە دەن وەڵا هەموو ئیشەکانە شەرعیە دوایش نابن بە ساحەبی قسەکە تۆ تەماشا ئەم ئیستیحدارەی تر یعنی تۆ بێ پەرلەمان ئیلغاکەیتەوە پەرلەمانی یەکەم جار ئیلغا کردەوە کە گۆڕان سەرکەوت کە 25 کورسەکەی هێنا یەکسەر ئەنجومەنێکی سیاسی داوای کرد ئەنجومەنی سیاسی دروست کرێ بیریشتان دێنەوە هەموو ئەحزابەکانی داعوت کرد بەڵام نەوشیرە مستەفای داعوت نەکرد نەوشیرە مستەفاش 25 کورسی هێنابوو بۆ ئوسلوبێکی مەدەنیش هاتبوو پێشوو پاشان ئیستیحداری دووهەم هاتووە دوای ریفراندۆمە فشەکە و دوای ئەم عواقیبە خەتەرانەی کە ڕوویدا دوای ئەم نەتیجە گەورانە بە شەرتێ لە نامەکەی تێلەرسۆنا کە نووسیوێتی بۆ مەسعود بەرزانی قسەکانیش کە لەگەڵی کردووە وەزیری خارجی ئەمریکی پێی وتوێتی ئەگەر تۆ ریفراندۆمەکە تەئجیلکەی ئێمە چاوپۆشیەکەین لەو مەنطقانێک کە لەژێر دەسەڵاتدان واتە لە سەتا پەنجاویەکەکەی کوردستان کە بە 2-3 سەعات هەمووی تەسلیم بە حەشدی وحشی کراوە هین تۆ تەماشا ئەم هەلە گەورەیە لە دەستی بدەی بەم عینادی و کە لە ڕەقیە ئیستیحدارێکی تر سەیریکەن ئەمڕۆ لە پەرلەمان هاتووە دوای کۆبوونەوەی پەرلەمان وەڵا باز لە ئینتیخاباتی داهاتووە کرد بابە تۆ نیوەی میلەتەکەت مهاجرە ئێستا نیوەی میلەتەکە ئاوارەیە بەرەو زستانە ڕۆین بەم پایزە ساردا خەڵک لەو گەرمێنەوە ڕووی لە چۆستان کردووە چونکە لە وڵاتی خۆی ژیاوە خۆ قابل لە جلی زستانەی زۆری نییە وەختێک کە دێتە ئەم شوێنە ساردانە و زستانی بەسەرا دێ جەهێنایان بەرەو دوکان بەرەو سوورداش یعنی ئەو تەسەورکەن مەئەساتەکە چەند گەورەترە بێ ئەمانە کەی ئەڕۆنەوە بۆ ناوچەی خۆیان دوایە بەو زەلیلیەش ئەم ئیستیحدارەش وەڵا ئینتیخابە وەڵا کۆبوونەوەی پەرلەمانە کۆبوونەوەکەش بۆ بزانین کە ئینتیخابات ئەکرێ هەمووش خەڵکە زانە ئینتیخاباتەکە لە مانگی 11 ممکن نییە بکرێ بە دەردی خۆیان ئەڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەوانەش ئەڵێ نەمودەی زەمەنیمان بەدەستەوە نەهی لۆجستیە کرێ و نەهی پارەمان لەبەردەستایە نە زەمەنەکەیە و نەمنەظەمە کرێ برا لەو وڵاتانە لۆکسمبۆرگ بەقەدەر کورانەوە قەدەر کارەزە وشکە لۆکسمبۆرگ شوێنێکی زۆر بچووکە بەڵام دەستگایەکی نەگۆڕیان هەیە بۆ ئینتیخابات ئێوە بۆچی هەموو ئینتیخابات و مەهزەلێتان کرد هەتاکو ئێستا شتێکتان نییە کە مؤسسەیەک بێ کە ئەو هەموو محامیانە بێنە پێشەوە بیگرنە دەست ئەمە برانی عەزیزم ئیستیحدارە گاڵتەکردنە بە عەقڵی خەڵکی و کەراندنە دوو لە ڕوویەوە کەراندن حاشا هەندێک لێەوە بەڵام گەوجاندنی هەمووانە بە منیشەوە ئەوە هەوڵە دەنەم دوو تاغوتە کە ئەم گەوجاندنەوە بەردەوام بێت لە زەمەنی تەکنۆلۆژی و شۆڕشی معلوماتە ئێستا کابراەک مەقالەیەک لە سلەیمانیە نووسێ یا لە بریتانیا مەقالەیەک نووسێ یەکی ئیشکە لە لادەیەکەی خوێنێتەوە لە شارواژێ
خەڵک چاوی کراوەتەوە خەڵک چۆنەمە قبوڵەکە تۆ باسی چیرۆکی بەرئاگردانی بۆ بکەی چۆن سیاسەتێکی وا چۆرانە قبوڵەکە لە تۆ ئەنجا ئەم دەستگا پۆلیسیانەی کە دروستان کردوون خۆ لە هی معەمەر قەزافی بە قووەتر نابن خۆ لە ئەمنی عامە بە قووەتر نابن لە نازم گوزار بە قووەتر نابن لاهوری شێخ جەنگی قابلە وەکو نازم گوزار بەهێز بێ کە سەرانی بەعسیشی هەڕەشە لە سەرانی بەعسیشە کرد هەرە کەونە ژێر پێی خەڵکی پێویستە ئەو خەڵکش چاوکراوە بن بەرامبەر ئەم دوو تاغوتە سۆز و عەتف نەتان جوڵێنێ دیسان بێنەوە سەربای بەڕەبۆر دیسان بێنەوە بڵێ ئەو بڵێ خەتایە بوو ئەو بڵێ خەتایە بوو سحرانی تەظاهرا وئنا بكل كافرون دوو ساحر بازن و ئێمە بە هەردووچیان باوەڕمان پێیان نییە و لەعنەت لە هەردووچیان لە پارتی بێچێتی هەردووچیان ساحەبی جەریمەکەن جەریمەکە بە هەردووچیان کراوە ئەگەر ئەوان تەسلیمیان کرد یەکێتیەکان ئەگەر تەسلیمیان کردو عەلە لەقەل پارتیەکانیان توانی دیفاعکەن پارتیەکان خۆ ئەو شانانی تەسلیمیان کردووە دووزیشتان لەبەر چاوە کە چۆن مەئەساتەکەی بەسەرا هاتووە چۆن ماڵی کوردە سووتێنن چۆن هەمویان دەربەدەر کردوون چۆن کوشتویانن چۆن خسویان نەژێر دەبا بە وەکو زەمانی زەعیم سەدیق ساڵی 1963 ئەو هەنە هەموویتان بیر دێنمەوە هەموویتان لەبەر چاوێ بەڵام جیلی تازە زۆر ضروریە خاون ئیرادەیەک بێ ڕاستە ئێوە جیلی تازەن و ئێستا سەرکوب ئەکرێن هیوا ئاواتەکانتان هەمووی لە گۆڕنرێ هەمووی عمری گەیشتۆتە 30 ساڵ نەشووی کردو نەژنی هەناوە نەمەستەقبەلی هەیە جامعاتی ڕاقی تەواو کردو بەڵام ئەڕوا ئەگەڕێ لە کاکە هەر شووتی فرۆشتن کە ناسی برا بەنگلادیشیەک لا منەوە نی بخەنە شوێن بەڵام ئیشی دەست ناکە لەو لاشەو ئانەی تر کە نێچیروان بارزانی فەخری پێوا کاکاڵە بە ڕافعە فەردە دۆلار بەرزەکەین کاری لە فەردە دۆلاریشان نەماوە ئێستا شلیفیش نییە ئێستا وەڵا بەڕاستی بخوا بە کۆنتاینەریش بەرز ناکرێت ئەمانە برایانی بەڕێزم هەموو لایەکیان وەکو یەک پڕ ئیجرامن هەردوو لایەن وەکو یەکن مەسعود بەرزانی تەحملی مەسئولیەتێکی زۆر گەورەتر ئەکا و جەریمەکەشی گەورەتر جەریمەکەش نابێ هەر بۆ ئەندەوازی لێبێنین بڵێن وەڵا ئیستیقالە بدە هەر ئەویش نییە کە ئەبێ ئیستیقالە بدە ئەمانە بەڕاستی ئەبێ حکمێکی جەماعیان بەسەرا بدرێ هەتا دەرەجاتی خوارە بزانی چێ مەسئولیەتەکەی مەسئولیەتەکە هەمووی چێ ئیگرێت تۆ سەیری ئەم فێڵکردنەش ئەنجا هاتوون لە دوکان کۆ بنەوە و تەسریحێکی مشتەرەکە دەن لە 5 خاڵ و نێچیروان و مەلا بەختیار و دوای شەرێکە تەبەڕا لە ئیشەکەکە هەرێکاڵە من نەبووم ئەوی تر بوو ئەنجا بۆمان دەرەکەوە هیتر چیە سەبریش بگرن هەر قاسم سولەیمانی وەسایقەکان دزە پێکا بۆ ملاولاکە بڵاوی بکات حکومەتی عراقی دزەی پێکا بۆی لە کاتی فیتنەیەکەیە زۆرتر بکرێت ئەو شمشێرش کە ئێستای سون شمشێر نا شمشێری شەڕ و جیهادە خەنجەری غەدر کە لە لاقە پڕغەی یەکتری دەنیا لە پەراسوی یەکتر و لە پشتی یەکتری قایمەکەن لە ئێستاوە ئەم خەنجەر سوانەش وەکو سمسوانەکەی ساڵانی نەوەتەکانیان وایە دیسانەکەونەوە شەڕێکی تر ئەوەشتان بیردێنمەوە شەڕەکانیان چۆن کرد لە تووتمێ دەستیان پێکرێچێتی هجومیان کرتا گەیشتنە زارگەلی خەلیفان کۆسرەت ئەو کاتە گەیشتە زارگەلی خەلیفان تەیارەی ناتۆ هات لێدا هەتا گەڕانەوە ئەو شوێنەی کە لێی بوون دوای دیانشتنەوە بۆ گفتوگۆ کرد ئەو کاتە ئێرانیەکان یەکیان لە کەس نەزانەوە تەوجیهیەدا بە یەکێتیەکان ساڕخ بەهاون یەکی تریان لە فندق هەورامانەوە دانیشت بوو لەوێ وەکو هەردوو دەستی یەک ئیرادە چۆن من ئێستا یەک ئیرادەم پێیە ئەمە قەڵەمێکەوە کاغەزێکە بەرزیانەکەم و نزمیانەکەم و نزیکیانەکەم و دووریانەکەمەوە پارتی وێچێتی هەردووچیان ئاوا بوون بەدەست ئێرانەوە ئێستا ژەی بینین ئەمەی کە ناویان ناوە حکومەتی سلێمانی کە عەلا ئەساس حکومەتێک تەشکیلە بێهی هەرێمێک هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک بەخوا بە خەویش نایبین بەخوا ناشی بینن حکومەتێک ئاوا تەشکیل بێ ئەنجا بزانە چۆنیش لێتانە سن ئێوە شیعەتان نەناسی و ئەو واقعەش کە شیعە دروستی کردووە لە وڵاتی ئێمە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بە غەیری جیهاد مواجهە ناکرد لە فێڵەوان فێڵبازترن لە درۆیان درۆزنترن درۆزانترن جا زاڵمترن پڕ ئیجرامترن قسە لوسترن لە هەموو شتێکا گرەوە بنەوە ئەوەی کە گرێوی تیان نابنەوە جیهادەکەی
بۆیە پێویستە ئەو ئەهلە ئیسلامیە ئەو خەڵکە جوانێرە بەغیرەتە وا نەزانێ هەر ئەوەندە کە جیهادەکە فەرزی عینە لەسەری پێویستە دیفاع لە خۆی بکە، بەڵام مەسئولیەتی نان و ئەمانی ئەو خەڵکەش دیسانەکەوێتە سەرشانی ئەوان. پێویستە هەمومان بیر لەمە بکەینەوە لە حەلەقەکانی داهاتووە دێمەوە سەر ئەوەی کە چارەسەرەکە چییە. ئێستا زانیمان کە پارتی و یەکێتی دوو تاغوتی خارج لە دین و قیەم و کوردایەتی و هەموو شتێک گەل فرۆشن، مەسیل فرۆشن، چارەنووس فرۆشن، مستەهترن علاقیان بەسەر قیەمێکی کوردیەوەنی، ئامادەن لە پێناوی پاسەکەیە کە لێ خوڕن، قەبیلەکەیان کە دانیشتوتیایە، دوکانەکەیان کە ئیفلاسی کردووە، ئامادەن هەموو شتێک بکەن لە پێناوی ئەوەیە. مناعەتیشیان نییە. ئەویان دوکانەکەی تەسلیم بە قاسم سلەیمانی کردووە، هەمیشیان ئیفلاسەکەی خۆی و پاسەکەی خۆی ئەدای تەسلیمیەکە، ئەویش و دوای خۆیانە ڕۆنەوە بۆ شوێنێکی تر.